سەرنجام مەسرور بارزانی نەیتوانی خۆی لە ئامۆتەکەی ئاشتی هەورامی دەرباز بکات و وەک یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری وزە زۆرینەی دەسەڵاتەکانی وەزارەتی سامانە سروشتیەکانی بە نمونەی ڕێخستن و سەرپەرشتیکردنی پرۆسەکانی نەوت و گفتوگۆکردن و ئەنجامدانی ڕێکەوتنامەکانی بە ئاشتی هەورامی بەخشیەوە. پەرلەمانتارێکیش دەڵێت ئاشتی هەورامی نەکشانی وەرگرتنەوەی پۆست نییە، بەڵکو دەبێت دادگایی بکرێت. وەزیری سامانە سروشتیەکان کە ئاشتی هەورامی بووە پێشتر ئەندازیاری تاڵانکردنی نەوتی ئەم وڵاتە بووە و گرێبەستی نادیار و ناشەفافی کردووە. هەرێمی کوردستانی تووشی قەیران و قەرز کردووە لە سایە ئەو سیاسەتە شکست خواردووەی کە بە ناوی سربەخۆیی فرۆشتنی نەوتەوە بەڵام دوجار دەرکە و بردننی پارە و داهاتی نەوت بووە نەک بە سربەخۆ فرۆشتنی نەوت. ئێستا بە هەمان دەسەڵاتەوە ماوەتەوە بەڵام بە ناونیشانێکی تر کە متمانەی پەرلەمانی پێنەدراوە بۆی لێپرسینەوەی لێ نەکرێەوە لە ڕووی یەکەمی پرۆسەی نەوتی براوەتە دوواوە. ئاشتی هەورامی و ئەوانەی کە نەوتی هەرێمی کوردستانیان ئاوا لێ کردووە بەڵێ شایانیەوە نین بمێننەوە لە دەسەڵاتە، شایانیەوەن دادگاییەکی عادیلانە بکرێن کە بەرپرسیارن لە بەهدەردانی سامانی ژێرزەوی وڵاتە و ملیارەها دۆلاری نەوتیان بردووە و لە گردنیانایە. لا فەرمانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕۆژی 15 تەمووز دەرکراوە دەسەڵاتەکانی یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری وزە یەکجار فراوانە کە ڕەنگە لە دنیای سیاسەت و حکومڕانیدا هیچ یاریدەدەرێک هێندە دەسەڵاتی نەبێت بە جۆرێک ڕێخستن و سەرپەرشتیکردنی پرۆسەکانی نەوت، لاداڕشتن و ڕێخستن و چاودێریکردنی سیاسەتی نەوت و ڕێخستن و پلاندانان و پیادەکردن و سەرپەرشتیکردن و پشکنین و وردبینی بۆ جێبەجێکردنی هەموو پرۆسەکانی نەوت و بە بازارکردنی نەوتیش لە دەسەڵاتەکانی ئاشتی هەوراميدایە. هەروەها گفتوگۆکردن و ئەنجامدانی ڕێکەوتنامەکان و جێبەجێکردنی هەموو مۆڵەتەکان لەوانەش ئەو گرێبەستە نەوتیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی دابێت لا دەسەڵاتەکانی یاریدەدەری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆ کاروباری وزە. هاوکات پێشکەشکردنی ڕاستپاردا با سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە بواری وزەدا و هەماهەنگیکردن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی بواری وزە لە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق دوو دەسەڵاتی دیکەی ئاشتی هەورامین. ئەمە بەدەر لەوەی ناوبراو لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز ئامادە دەبێت و بەرنامەی کۆبوونەوەکانیش دادەڕێژێت و ئەو ئەرکە تایبەتانشی لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە پێڕادەسپێردرێت لە بواری وزەدا بە ئەنجامی دەگەیەنێت. یاسا هەی ڕێککەوتنێ بێ بەردەوام بین بۆ گفتوگۆ بۆی سەرکەوێ ئینشاڵڵا. ئاشتی هەورامی لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزیری سامانە سروشتیەکانە لا دۆسی نەوت و غازی هەرێمی کوردستاندا دەیان مەلەفی گەندەڵی جۆرا و جۆری لەسرە. هاوکات بە ئەندازیاری پرۆسەی سربەخۆ فرۆشتنی نەوت دادەنرێت کە بەهۆیەوە هەرێمی کوردستانی تووشی قەیرانێکی گورچک بڕ کرد و فەرمانبەرانیشی ڕۆڵەڕووی ژیانێکی سەخت و ناهەموار کردەوە بە جۆرێک لە ساڵی 2016ەوە با سیستمی نیوە و چارەک موچەکانیان وەردەگرت جیا لە پێنەدانی بەشێکی موچەکانیان بەڵکو لە ساڵی 2015ەوە تا ئێستا بە تەواوی موچەی 9 مانگی فەرمانبەران دابەش نەکراوە کە سەرجەمی 7 تریلیۆن و 929 ملیار دینار دەکات. هەروە حکوومەتی هەرێم نزیکەی 9 تریلیۆن دینار لە سیستمی پاشەکەوت قەرزاری فەرمانبەرانە کە بە موچەفەوتاوەکان و سیستمی پاشەکەوتەوە فەرمانبەران نزیکەی 17 تریلیۆن دیناریان لە لای حکوومەتی هەرێمە کە دوجار پلان و بەڵێنەکانی ئاشتی هەورامی شکستیە ناو حکوومەتی هەرێم بە ناچاری لەگەڵ بەغدا هەماهەنگیەکانی دەست پێ کردەوە و لە ئێستاشدا ڕەزامەندی لە سەر ڕادەستکردنی نەوتەکەی بە بەغدا نیشان داوە. موچەخۆرانیش سەرجەمی ئەو نەهامەتیانە لە چاوی ئاشتی هەورامی و ئەو کەسانە دەبینن کە سودمەند و خاوەن پشکی بازرگانەکانی ئاشتی هەورامی بوون بە دووبارە بەشداربوونیشی لە کابینەی نوێم و سیاسەتی داڕشتنی نەوتی هەرێم. چاوەڕێی درێژبوونەوەی ئەو نەهامەتیانە دەکرێت کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی نەوتەوە بەسەر هاوڵاتیاندا هاتووە. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.